سنتەری ناحیەی بەرتەڵا گەرچی زەرەرەکان بەهۆی ئەو شەڕ و پێکدادانەی کە لە کاتی ئازادکردن زەرەرەکانیان کەم بووە بۆ بەڕووی بینایەکانەوە وەکو دەبینن، بەڵام ئەوەی کە تیرۆریستانی داعش کردویانە هیچ خانوویەک لەو ناحیەیە نبینی، دەرگایەکانی نەکرابێەوە ئەو کەلوپەلانەی کە هیناو ماڵن بۆ خۆیان نەبردبێ. بەشێکی زۆری ئەو خانوانەش لەسەریان نووسیوە کە باڵێن لەسەریان نووسیوە ئەمە بۆ مالی فلان کەس، ئەمە بۆ فلان کەس، ئەمە هەر یانی لە لای خۆیانەوە ئەو خانوانیان باڵێن کابۆ کردووە بۆ خۆیان لە تیرۆریستانی داعش. ئەگەر چی دەبێنن زەرەر و زیان کەم بە بینایەکان کردووە، بەڵام سەرجەم ئەو کەلوپەلانەی کە لە ناو ماڵەکانن تیرۆریستانی داعش بۆ خۆیان بردووە بۆ ناو شاری مۆسڵ یاخود بۆ چەکدارەکانیان گواستوتەوە. ئەگەر جێتان لێبی لە ئێستادا ناقوسی ئەو زەنجی کەنیسەکان لە ئێستادا بەهۆی خۆشی چەند ژمارێک لە مەسیحەکان هاتوونەتە ناو ناحیەی بەرتەڵە بۆ خۆشی خۆیان دوای 2 ساڵ و نیو ئەو دەنجی ئەم ناقوسە ئەگەر جێتان لێبێت ئێستا دووبارە جارێککە لی دەداتەوە وا پێدەچێت لە ئایندەدا لە داهاتوودا ژیان بگەڕێتەوە بۆ مەسیحەکان بۆ ئێرەکە 2 ساڵ و نیو ئێرەیان جێهێشتووە لە ئێستادا ئەگەر جێویستی بن. تشتبه ببيتك تترك انا جوال وين هي بصباحنا